خۆی ئەگەر ئێمە بەراوردی کەین لەگەڵ جاران بڵێن ڕەوشی ژن ئێستا بەرەو پێش چووە بە چەند هۆکارێکەوە ئێکیان کۆمەڵی یاسای باش دەرچووە بەشداری ژن لە بواری سیاسی و لە کایە سیاسیەکانە لە ناوەندی دەسەڵات و ناوەندی بڕیاردان لە پەرلەمانە لە حکوومەتدا و زۆر شوێنی گرنگ و دەستگای گرنگیان بەدەستەوەیە لە ڕۆیکی کەشەوە ژن ئەتوانین بڵێن ئەتوانێت لە ماڵە خاوەن بڕیار بێ و ئابوورێکی سەر بە خۆی هەبێ کۆمەڵێک دەستکەوتی تر ئەمانە یا دەستگای ئەوەنێ بەرەنگاربوونەوەی تۆند و تیژی خۆی ئەمە لە خۆیە دەستگایکی گرنگە کە جاران بوونی نەبوو ئەم جۆرە دەستگایانە لەم بوارانە هەمووی پێشکەوتووە بەڵام ئێمە لە چەند لایەنێکەوە کە فرامۆش کراوە یا نەک فرامۆش کرابێ ڕەنگە کاریشی لەسەر کرابێ بەڵام ئەتوانم بڵم ئەو کارە جددیەی لەسەر نەکراوە گۆڕانکاری عەقڵەتی تاکی کورد کە گۆڕانکاری عەقڵەتی تاکی کورد و میدیایەکی نابەرپرس وای کردووە کە ئەتوانین بڵێن زۆر لایەنی گرنگ لە ژیانی ژن هەیە کە فرامۆش کراوە و باسی لێ ناکرێت بۆ نمونە تا ئێستاکە ئەمە عەقڵیەتی ڕەگەزی بەرامبەر نەگۆڕاوە بەرامبەر بەوەی کە ژن ئازادی ژنیانی چی ژن خۆشی عەقڵەتی نەگۆڕاوە باز لە ئازادی بکە ئازادی ڕەنگە وابزانەیە کە جلوبەرگێکە لەسەر جادە یا چوونە ناو خەڵکەوەیە یا ڕەنگە ئەمە بەشێک بێ لە ئازادیە بەڵام لە کۆمەلگاکی وەکو ئێمە ئەمە بە تەنامانای ئازادی نییە چونکە ئێمە زۆر شتی ترمان هەیە کە گزارشت لە ئازادی ژنەکە بۆ نمونە چوونی بۆ ناو بازاری کارکردن اقتصادێکی سربەخۆ بڕیاری گرنگی پەروەردەیی لە پەروەردەکردنی مناڵی لە جۆری گۆڕینی عەقڵەتی مناڵی لە جۆری قسەکردنی لەگەڵ بەرامبەرەکەی ڕەگەزی بەرامبەری ئێمە دۆستی ئازادی ژن زۆرە لە ناو ژنە بەڵام تا ئێستا کە ئەو ڕێژەیە نییە لە ناو پیاوە کە ئێمە دۆستاتی بکە زۆر جار هەیە هەندێک بەرپرسی سیاسی باز لە ئازادی ژنەکە هەمووی ناڵێم هەندێکیان بەڵام بواری ژنەکەی خۆی نادا کە بچێت لە کارێکی سیاسی بکە یا کارێک لە دەرەوە بکە باس لە ئازادی ڕەهای ژن دەکرێت ئەوە لەگەڵ ئازادی ڕەهای ژن لەم کۆمەلگای ئێمە جارێ هێشتا ئازادی ڕەها نابێ بکرێ بۆچی چووکە تۆ هەر بە پێی عەقڵەتی هەموو ئیشێک کە زۆر لە پێشی خەڵکەوە بوو خەڵک ناتوانێت بەدواتکەی دەبێت تۆ یەک هەنگاو لە پێشی خەڵکەوە بی خەڵکەکە ئامادەکەی بۆی ئەو هەنگاوە لەگەڵ تۆ بێتە پێشەوە ئەنجا هەنگاوێکی کە بەرەو پێشەوە بی خەڵکەکە ئامادەکەی بۆی هەنگاوی دۆ نابێت تۆ بەڕاکردن بڕۆیت و خەڵکەکە هەمووی لە دواوە بێ لەبەرەوە پرۆسەی ئازادی هەموو ئازادیەک هەموو پرسێکی ئازادی پرۆسەیەکی دوور و درێژە هەنگاوی دوور و درێژی دەوێت لەبەرەوە گرینگە کە ئێمە ئەو ئامادەکاری بکەین لە ناو کۆمەلگا ئێمە ئەوەمان نەکردووە ئێمە ئەو لایەنی مەسەلەن هەتا ئێستاکە خەڵکمان باسی یاساکان نازانێت باسی یاسای تۆند و تیژە زانێ یاسایەکەی ناوی تۆند و تیژە بەڵام بڕگەکانی نازانێت یاسای باری کەسێتی ئەزانێت چییە ناوەکەی ئەزانێ بەڵام نازانێت بڕگەکانی چییە نازانێت مافی بۆ نمونە لە ژنهێنان و شوکردن و لە بەخێوکردنی مناڵ و لە مەحکەمە وانە هیچ مافێکی خۆی نازانێت ژنەکە ئەزانێ باسی یاساکە بکە ناوی یاساکە بڵێ بەڵام بڕگەکانی نازانێ ئێمە ژن ئەو دەستگایانەی کە بەرپرسە لەو پرسانە نیانتوانی وەکە بچنە ناو هەموو بنج و بنەوانێک ئەزانی خۆی هەردوو دیوی هەیە یعنی کە تۆ لە ناوەندی بڕیار بووی حتمما دەبێت ڕادەربڕی جا بە جۆری کەسەکە ئەگۆڕێ ئەو کەساتیە گۆڕە ئایا بای ئەوەندە ئازایە و جەریئە بتوانێت ڕاکانی خۆی دەرببڕێ یا گوێ ڕایەڵێکی باشە
بەپێی خەڵکەکە خۆشی دەگۆڕێ یعنی هەشمانە ناتوانین ئێمە هەر بڵێن ژن هەشە پیا و تەنها گوێگرە و ڕای خۆی دەرنابڕێ لە بەسەر پرسە گرنگەکانە بەڵام ئەوەی جەناب باسە کرد بەڵێ وایە ژن بوونی نییە لە بە تایبەتی پرسە گرنگەکانی گفتوگۆی نێوان پارتە سیاسیەکانە هەش بێ زۆر کەمە یا خاوەنی ڕێئینی و خاوەنی بڕیار نییە یا لەگەڵ وڵاتانی دەرەوە دیسانەکە هەر ڕێژەکەی کەمە هەر نییە زۆر جارەیە هەر نیە دەموچای پیاوە بینی لەو پرسانە خۆی لە ناکۆکی لە نێوان پارتە سیاسیەکان زۆر گرینگە کە ژنی تیاابێ هەر بە پێی بڕیاری 1925 ئینەتەوە یەگرتوەکانە ئەم بڕیارە دەبێ ژن لە هەموو ئەو گفتوگۆیانە تەواجودی ئەو خاوەن بڕیار بێ چونکە زیان لێکەوتووی یەکەم لە هەموو ئەو پرسانە زۆربەی ژنە ژن و مناڵە لەبەرەوە بوونی ژن لەو شوێنانە زۆر گرنگە لەگەڵ ئەوەشا من هەر تۆزێ هیوام هەیە بەوەی کە ئێستا خەڵکێک پێیا بووە بە دەنگی بەرز ئەتوانێت بڵێ نییە ژن نییە لەو شوێنانە ڕێژەی کۆتا دیسانەکە تا ئەبێ بەو ڕێژەیە کە 50 یا زیاتر وە وڵاتانی پێشکەوتوو ئەوەش دیسان پرۆسێ و کاتی دەوێت جاران دەموچاوی ژن نەدەبینرا زۆر کەم ئەبینرا چەند وەزیرێکە بوو زۆر جا مثلا من چەند دوو کابینە تاکە وەزیر بووم لە ژنە یا لە پەرلەمانە ڕێژەکان کەمتر بوو یا لە ئەحزابی سیاسیە لە ناوەندی بڕیاری پارتە سیاسیەکانە ژن تەواجودی نەبوو ئێستا هەیە و ئەبینرێ و زۆر جاریش هەیە گوێ لە قسەکانیشی ڕائەگیرێ و دەنگێکی زوڵاڵیشی هەیە بۆ ڕادەربڕین مەرج نییە هەموو جارێ ئەو ڕایە زۆر ڕاست بێ بەڵام مانای ئەو جورئەتەی پێیا کردوکە قسە بکە لەبارەی پرسەکانە بدوێ یعنی تۆ من منافەسەی پیاوێکم چۆن بۆ ئەکرێ ئەگەر من خۆم پێنەگەیان بێ لە ئاستی عقڵەتی پیاوەکە بتوانم گفتوگۆی لەگەڵ بکەم ینی قاژێکی دوور و درێژی لەگەڵ بکەم کەواتە دەبێت خۆشی ئەو ژنە ئاستی ڕەوشەمبیری و تواناکانی خۆی ئەوەندە بەرز بکاتەوە کە بتوانێ ینی ڕێگر بێت لەو هەموو ڕێگرانی کە بەرامبەر بە ژن دەکرێت ینی ڕێگر بێن نەهێڵێ ئەو ڕێگرانەی بەرامبەر بە ژن دەکرێت چیکە بکرێ دوولایەنێ ینی ژن پێویستی بە لە کاتی ئەوە داکۆکیە لە کاتی سراع لە کاتی ناکۆکیەکانە دەبێت تۆ دائیمە بەهێزبی ئەو بەهێزیە زۆر گرینگە وای لێ دەوێت چونکە ژیانی ژن ژیانێکی زۆر ئاسان نییە ژیانێکی زۆر ئەستەمە بەرپرسە لە بەخێوکردنی مناڵی بەرپرسە لە پاکردنەوەی ناوماڵ بەرپرسە لە هاتوچۆ لەسەر خوێندنی منداڵەکانی لەگەڵەوەشا دەبێت کار بکە لەگەڵەوەشا دەبێت کاری سیاسی بکە لەگەڵەوەشا دەبێت لە ناوەندی بڕیارە بێ ئەم هەموو ئەرکە زۆرە لەسەر ژن ڕەنگە بەشێکی وا بکە کە تواناکانی نەتوانێت تەقای پیاوەکە خەریکی خوێندنەوە و گوێگرتن لە ڕادیۆ و گوێگرتن لە تەلەڤیزیۆن و مناقەشەکردن و کۆمەڵگایەکی دواکەوتوش نەهێڵێ ژن ئەوەندە لە دەرەوە بێ ڕوبەڕووی خەڵکەکان بێتەوە ڕوبەڕووی پیاو بێتەوە لە شوێنی گفتوگۆیە بێ چکە پیاو بەهۆی بوونی لە دەرەوە لەگەڵ پیاوی کە دادەنیشتە مناقەشە دەکات بەڵام ژنەکە لەو کاتێک کە پیاوەکە لە دەرەوەیە لە ماڵەوەی خەریکی ئیشی ماڵە یعنی لەبەرەوە ئەرکی ژن زۆر زەحمەتە دەبێ ئەو هیلاکی کە هیلاکە بێ زۆر زیاتر هیلاک بێلەوە بێشک وە کاریگەری زۆر هەیە یەکگرتن یعنی بەهێزبوون و توانە لە یەکبوون و لە یەکگرتنە تواناکان زیاتر دەبێت توانای من و تۆ بۆ هەڵگرتنی ئەم مێزە زۆر ئاسانترە لەوەی کە من بە تەنها هەڵیگرم یا تۆ هەڵیگری لەبەرەوە یەکگرتن لە هەموو پرسێکە زۆر گرنگە ئێمە هاوبەشیمان هەیە هەموو جارێک ئێمە دووبارەی دەکەینەوە ژنان هاوبەشبوونی هەیە لە پارتی سیاسە لە بۆچوونی جیاوازە لە ئایدۆلۆجەتی فکری جیاوازەوە لە بڵێن ئابووری جیاواز و شوێنی جیاوازە بەڵام هاوبەشێکمان هەیە ئەویشیان ئەوەیە داکۆچیکردنە لەسەر مافەڕەواکانی ژنان ئەو مافەڕەوانە ژنێکی ئیسلامی بێ یا ژنێکی علمانی بێ یا ژنێک بێ کە
هیچ پێگەیەکی سیاسی نەبێ یا ژنێک بە پێگەیەکی سیاسی هەبێ هەمان داواکاریمان هەیە لەبەرەوە لە یەکگرتنمانە بۆ ئەو داواکاریە مانەوێ بەهێزترە بین زۆر گرنگە ئەو قسەی جەنابەت زانی خۆی دائیمە لە سیاسەتە و لە حتا لە شەڕی سەربازی و هێزی سەربازیە لە هەموو شەڕێکە ئەوە بڵێن هجوومەکرێتە سەر خاڵی ئەو لاوازەی کە لە کۆمەڵگایە خاڵی لاواز ئەوەی کە لێرە لە ژن بدرێ بۆ چووکە ژن نە خاوەنی هێزێکی سەربازیە نە خاوەنی هێزێکی ئەمنی و ئاسایشە کۆمەڵگاش بە چاوێکی نزمەوە سەیری دەکا ئەگەر هاتوو هەندێک قسە و باسی لەسەر بێ ئەمە بۆیە زیاتر دیارە دەنە خۆڕۆژانە هجومیش دەکرێتە سەر پیاو بەڵام لەبەرێ چکە خاڵە بەهێزەکان لای پیاوە ئەو خاڵە لاوازانە لە لای ژنە کۆمەڵگا سەیری من و پیاوێک وەکو یەک ناکە داکۆچیکردن لە مافی ژن تەنها یاسان نییە تەنها گۆڕینی یاسانیە دەبێ عەقڵێتەکە بگۆڕێ عەقڵێتیش گۆڕینی لە چیایە لەوەیە کە لە هەموو بوارێکە هەبێ لە هەموو بوارێکا ببینرێ و تواناکانی ببینرێت چکە ژن زۆر بەتوانایە بەڵام توانەکانی لێ زەوت کراوە تۆ چۆن ئەو توانایە بەدەست دەهێنیتەوە بۆ ئەوی جارێکی کە خەڵک متمانەت پێ بکە ئەنجا ئەو متمانەیە زۆر گەورەیە بۆیە هجومیش دەکرێتە سەر خاڵە لاوازەکان خاڵە لاواز نەبێ ژنەکە خۆی لاواز بێ خاڵێکی لاوازە لە ناو کۆمەڵگا بە چاوێکی ئەوێ کەمتر سەیری ژنەکە کۆمەڵگایکی دواکەوتوو هەردەم وایە بە کەمتر سەیری ژنێکەکە و بە تایبەتی ئەگەر ژنێک ئەوێ هەموو ڕەوشە عەقڵیەتە دواکەوتەکانی کۆمەڵ جێبەجێرەکە خۆشیێمە هەمووی هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵگایکی ناتەندروست کۆمەڵگای ناتەندروست ئیتر بەرهەمەکەی زۆر شتە پیاویش خۆی کوشتووە کوڕش خۆی کوشتووە گەنجیش خۆی کوشتووە بەڵام کەس باسی گەنجە کوڕەکە ناکە وەکو ئەوە یەک باسەکە ژنێک کە هیچ هیوایەکی نەما لە ژیانە هیچ ڕێگە چارەیەکی نەما بۆ گرفتەکانی کە ڕوبەڕووی دەبێتەوە پەنا باتە بەر ئاسانترین شێوە ئەوەیە کە ژیان لە خۆی بستێنێتەوە ژیانیش کە لە خۆی ئەستێنێتەوە ئەبێ بە خۆکوشتن خۆ کوشتنێکی ناچاریە زۆر جاریش هەیە باری دەرونیە ئێستا ئێمە ئەوە نەکەین لە خۆ کوشتنا بڵێن وڵایی ئەمە تەنها لە ناو کووردا هەیە زۆرترین خۆکوشتن لەم ساڵانە لە فنلەندا و لە یابان بووە کە دوو وڵاتی لە ڕووی حتا لە ڕووی بەختەوەریە لە پلەیەکن بەڵام زۆربەی زۆری کوشت ئەوەتیایە حاڵەتی بێهیوایی تایەوە ئەچێتە پەناباتە بەر خۆکوشتن من لەسەر خۆکوشتن ئەتوانم ئەوەنێ دوو پرسی زۆر جیاوازن بەڵام بۆ کوژانی ژن هەرچەندە دوای لە 2015ەوە یاساکە گۆڕاوە و ئێستا وەکو هەموو بۆ کوژێکیکە سیر دەکرێ ئەگەر ئەمە بە تەواوی جێبەجێ بکرێ و پەنا نەبەنە بەر یاسا عەشائیرێکە و لە بینی یەکا دانیشتن وەنێ عەشائیریان کێشەکان چارەسەر بکرێ کە ئەمە زۆر دەکرێ و زۆربەی حزبەکانیشمان کە من زۆر جار هەیە دژیم ئەو لایەنە کۆمەڵاتیە کە گرفتی نێوان دوو خێزان بە یاسا چارەسەر ناکرێ بە ناحیە کۆمەڵاتیەکەەوە چارەسەرەکرێ و ئەوە مانای وەیە ئێمە عەقڵەتی عەشائیری پاتریارکی لە ناو کۆمەڵگا زیاکەین لە ناو کۆمەڵگا برێوی پێ ئەبێ ئەمە غەڵەتە هەموو ناکۆکێک من و تۆ ناکۆکین بۆمان چارەسەر نەکرا ڕوو بەڕووی یەکتری پەنا نەبینە بەر عەشایر پەنا بینە بەر یاسا سەروەر بێ کە یاسا سەروەر بوو ئیتر ئەو ساکە چارەسەری کێشەکان ئەکرێ ئەگەر چوار بکوش سزای قورسی بەسەرا بدرێ و سزاکانی کەم نەکرێتەوە ئیتر ئەو ساکە خەڵک جورئەت ناکە دانیشتێ ئەو ڕۆژێ ژنێ بکوژێ یاسا و مەحکەمە و عەقڵێتە عەشائیرەکەی زاڵیەکەی کە کولتورێکی نابەجێ عەشائیری کە وردە خەریگە بوو کاڵ بێتەوە ئێستا وردە زیایی کردووە
ئەم عەقڵێتە نەمابوو محکەمە ژنێک بزانێت کە ئەوەی کوشتنی لەسرە ینی ترسی کوشتنی لەسرە چۆن حکوومەت لە جیاتی لە وڵاتانی دەرەوە ئەو چەند ڕۆژە پۆلیس لەبەر دەرگاکەی ئەوەستێ کێ ئەوە کە جورئەتەکە بچێت بیکوژێ ئێکسەر ئەگیرێ ئەوە نەک هەر نابێ بڵێ وڵاهی جێگە منیە و دەواممان نییە بەڵکو دەبێ دەوڵەت خۆی بچێ پارێزگاری لێ بکاو چەند پۆلیسێ لەبەر دەرگەی ماڵەکە دانێ کەواتە خۆی هەموو سیستمەکە بە کۆی گشتی ناڵم وای لێ کردووە ئەو سیستەمە لاوازە عەقڵێتی عەشایرگەری عەقڵێتی ئەوەی کە پێی دەڵێن پاتریارکی من ناڵم بڵێم باوک سالاری نێر سالاری خەریکە وردە وردە زاڵە بێتەوە خەریکە ئەو شتە کلتوریا دواکەوتوانەی ناو عەشائیر خەریکە زیندوو دەبێتەوە شتی عەشائیری زۆر جوان هەیە ڕێزگرتن و احتیرامە بە پێچەوانەوە زۆر شتی تایە بەرامبەر بە ژن بەڵام لە عینەن کاتی شەشتی خراپەشی تایە کە بکوژی ژنە لەسەر قسەیەکی بچووک لەسەر هەڵەیەکی بچووک ئەزانی ئەرکەکان دەبێت دابش بکرێ جارێ پەروەردە بەڕاستی زۆر خاڵی فرامۆش کردووە زۆر خاڵی گرنگی لە گۆڕانکاری لە ناو کۆمەلگا فرامۆش کردووە بەهۆی ئەو سیستەمە تازەی خوێندن و بەهۆی ئەو بۆ بە تعلیم ینی لە پەروەردە چۆتە دەرەوە ئەمە لەلایەک ئەرکی و پەروەردە و خوێندنی باڵە دوو ئەو ڕێکخراوە جەندەریانی ئەو ڕێکخراوە ژنانی کە دروست بووە ئەوەش کارێکی گرنگی هەیە ئەبێ بودجیان بۆ تەرخان بکرێ بۆ ئەوەی بتوانێت زیاتر بچنە ناو کۆمەلگا حکوومەت دەبێت دەسەڵاتی یاسا زۆر بەهێزکە و نەهێڵە جارێکی کە ئەو جۆرە عەقڵیەتە جارێکی کە ڕێکدا بکوتێتەوە و دیسانەکە گەڵاو پۆپی لێ ببێتەوە ئەمە دەسەڵاتی حکوومەتە دەستگاکانی ئاسایش و پۆلیس و توند و تیژی دەبێت زیاتر کار بکەن و کارێکی جدیش بکەن ئیتر هەڕەشەی بەهێز بکرێ نەک مەسەلەن بۆ نمونە کوڕەکەی گیرێک کە کوژراوە بەڵام بیر لەو ناکەنەوە ئەی باوکەکەی هانیاوە ڕەنگە دایکەکەی هانیابێ وەنێ ڕەنگە کەسێک لە ناو خەزانەکە هانیابێ ئەبێ هەمووی ئەمانە چاوی ئەگەر بکوژێک نەبێت چکە بەدەستی ئەنقەس کوشتێتی بەڵام بە چاوی تاوانبارێک سیر بکرێ ئەمانە هەمووی کاری فرەلایەنەیە دەبێت بە فرەلایەنە جێبەجێکرێت خۆی یەکێ لەو شتانەی کە لە بڵێن کتێبخانەکانی کوردی کەمە و زۆر بەیاخی پێنەدراوە مێژووی ژیانی کووردە ژنانی کووردە مێژووی ژنشان بەشانی پیاوکاری کردو ئەگەر لە پێشمەرگاتی ژنێ ژنە پێشمەرگە بووە هەموو ڕۆژێ لە موقعێکی ترس و لەرز و بەخێوکردنی مناڵ بەتەنیا و ئەرکە قورسەکانی کە بەسەرشانیەوەیەتی لە سەرێکەوە لە زۆر لایەنی هوەری و نووسین و کتێب و شعر و ئەوانە ئەرکی گەوریان بینیوە بەڵام سیرەکەی کتێبخانەی کوردی ئەوەندەی باز لە پیاوی بەهێز و پیاوی بەتوانە و پیاوی نووسەر و ئەوە کرێ ئەوەندە باسی لە ژن ناکرێ هەموو بیرەوەریەکان کە خوێندومەتەوە سیرەکەم زۆر کەمی باسی یەک دوو ژن کراویش بە ئەوە نا بە وردی نا یعنی نەچوونەتە ناو بنج و بناوانی ئەم حاڵەتە لەبەرەوە مەکتەبەی کوردی بەڕاستی گەرێکێکی بیانی بێ توێژینەوەی بکە لە کوردستان ئەوەندە سەرچاوی دەست ناکەوێت کە بتوانێت توێژینەوەیکی بەهێزی تیا دروستکە جا من ئەمانە ئەم بڕیارەی کە یاومە لە نووسینەوەی مێژووی ئەو ژنانن کە بەشێکی خۆمەیان ناسم بەشێکی خەڵک پێم دەناسێنێ هەمووی ئەمانە دەستێکی باڵایان هەبووە و توانایەکی باشیان هەبووە و هەمیشە بێ بە نمونەیەک بۆ ژنیکە بۆ خەڵکیکە ینی بڵێ من ئەو هەموو زەحمەتی بینیوە بە تایبەتی بۆنەوەی داهاتوو ینی ئەوەوەی ئێستاونەوەی داهاتوو ینی خەڵک وا ئەزانێ بە ئاسانی تۆ ئەبی بە وەزیر یا بە ئاسانی تۆ ئەگەیتە پلەیەک و پایەک بە ئاسانی نییە بە هەوڵێکی زۆر بووە بە ماندووبوونێک یەکجار زۆر بووە
بە قوربانیەکێک جار زۆر بووە جا ئەمە هەم ئەبێ بە ڕێنوویەک بۆ ئەو خەڵکانە بۆنەوەی ئێستاونەوەی داهاتوو بۆینەوەی داهاتوو شارەزا بێ بزانێ نەوەکانی پێشخۆیان چیان کردو جگەلەوەی کە منایانەوێ مێژوژم ببین من وە تەسەورەکەم لە ڕێگی باشترین پێشکەوتوترین پیاوی کورد یعنی ئەوەنێ عەقڵێتێکی نێرسالاری هەر هەیە لەبەرەوە ئەوێ خۆی بکا بە پاڵەوان و ئەمانیکە پاڵەوان نەبێ بەڵام ئێمە پاڵەوانمان زۆرە وەنیە ئەو پاڵەوانە کێ ئەبێ ئەرکی کێ وەکو باسی ئەومان کرد ئێستا پێشڕوو یعنی ئەرکی من و تۆ و یەکێکی کێ کە توانای نووسینی هەبێ یا توانای ئەوەنیە گفتوگۆی هەبێ لەگەڵ خەڵکە و خەڵک ڕاکێشێ بەرەو قسەکردن ئەم شتانە ببروژێنی جاوب بۆیە من کەوتومەتە ئەمەمە دووەم کتێبە گوڵدانی ژن ئێتر کتێبی سێمیشمان شاڵە ئەوەندەی پێناچێ ئەوش چاپەکرێ ئەم ژنانە بەشێکی لە باکوورن ڕۆژ هەڵات کردومە ڕۆژ ئاوا کردومە هەندێک یەک دوو ژنی ئەوەم کردووە کە عەرەب بەڕاستی چکە لە ناو کووردا پەروەردە بوون و داکۆچێکی زۆریان لە تەنانەت پێشمەرگەش بووە یانی و داکۆچێکی زۆریان لەسەر پرسی نەتەواتی کردووە نەتەواتی ئەمانەشم هێناوەتە ناوی بۆ ئەوەی ئەوەنیە بزانن ئێمە دۆستمان هەبووە لە هەموو لایەنەکانی تر ئەمانەی کە کردومە هەمویان لە ژیان نابوون یەک دوانێکیان بەهۆی نەخۆشی ڕۆشتون بەڵام هەمویان مەسەلەم نەزیه ئەدیب لە ژیانە نەماوە بەڵام من مقابلەم کردو ڕاستەوخۆ هەمووی لە ژیانە ماون کە خەریکم ئەوانەکەم چکە ئەمەوێت جارێ لە پێشەوە ئەوانەی کە لە ژیانان ڕاستەوخۆ مقابلەکانیان بکە چکە ئاسانترە لە دەمەوە وەریگرێ و کارەکانی کە کردوویەتی دوای ئەوەش ئەوە پرۆژێکی کەمان بەدەستەوەیە خوشتێکی کەمان لەگەڵا ئەوش هاوکارمانە بێ مێژووی ئەوانە بنووسینەوە کە کاریان کردەوە بەڵام نەچوونەتە پەڕی کتێبەوە یعنی نەچوونەتە بەردەستەوە من دوو مقابلەی ئەو کەسانە ئەەکەم کە خۆیان مێژووی خۆی ژیانی خۆیان نەنووسیوەتەوە زۆر ینی زۆر کەم مێژووی ژیانی خۆیان نووسیوەتەوە چکە تۆ کە چالاکیش بووی هەموو ڕۆژە لەسەر تەلەڤیزیۆن بووی ئەگەر مێژوەکە و نەمێنێ وەکو کتێبێک وەکو پەرتووکێک نەمێنێ نەوەی داهاتوو ڕەنگە کەمترین ئەوە چکە تەکنەلۆجیا ئەوەنە پێشەکەوێ ئیتر ڕەنگە 5 ساڵی تر کەس بیری نەمێنێ وڵاهی من ناومێت نەبووم لەوەی خەڵک باسم نەکە بە پێچوانەوە من لە زۆر کتێبی بیرەوەریەکانە خەڵک باسی کردوم ینی چکە بۆ من یەکەم ژن بووم کە چوومەتە ناو کۆمەڵی ڕەنجدرانی کوردستان لەبەرەوە کە باس کراوە باسییان کردووم بەڵام من ئەمێ خۆم ئەو مافە بم بە خۆم چۆن پیاوێک بیرەوەریەکاری خۆی ئەنووسێتەوە منیش کارێکی زۆرم کردووە لە ژیانە بیرەوەریەکانی خۆم بنووسمەوە و ئەو کەسانەی کە کاریگەریان هەبووە لە سەرماوەکە خۆشم لەگەڵیان نابووم مەسەلەن من لە خێزانێکا بووم بەشێکی زۆری نەماوە شەهید بووە مە شەید جەعفەرە شەید شەهابە شەید ئازادی برامە ئەمانە دارۆیە ئەمە کەسانێک بوون ڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵ خۆما هەبووە باوکم دایکم ڕەچەڵەکەم ئەنجا ئەو کارانەی کە کردومە مەسەلەن من چەندین وەزارەتی دوور و درێژم کردووە هەم لە حکوومەتی هەرێمە هەمیش لە بەغا ئەم کارانەی کە کردومە نووسینەکانی کە کردومە من هەندێک جار تێکستی کراوە وەکو شعر ئەنووسم مەسەلەن ئەم شتانە خەڵکێک نییە دانیشتێ ئەو جۆرە خۆم لە هەموو کەسێ زیاتر ئەیزانم زۆر گرینگە بە پێچەوانەوە من هانی خەڵکم ماوە و ئێستا خەریکی دانیشتون پێم مەڵەن ئەڵێن خوا کارە ڕاز بێ تر کە واد لێ کردوین بیرەوەریەکانی خۆمانە نووسینەوە هەموو جارە بیرەوەری خەڵکیان پیشان دەدەم با بە سێری ئەمە کە و سەیری خۆتکە هیچ لەم کەمتر نەبووە بڕۆ بینووسە بیخە سەر پەڕەوە توانای نووسینت هەیە نەدبوو دەیان کەسەیە کە ئەتوانێ خۆبەخش هاوکارت بێ نەخێرنە من کاری حیزبیم نەماوە کە دەرنەچووم لە کۆنگری دوایین کۆنگرە ئیتر بڕیارممە من ژنێک نیم بتوانم بێکار بم بڕیارممە نەچمەوە دەستگاکانی حزب بە پێچەوانەوە ئیتر خۆم تەرخانکەم بۆ ئەو
جۆرە کارانەی کە زۆر دەمێکە لە خەیاڵ مایە و نەمتوانیەوە بە ئەنجامی بگەێنم بەهۆی سەرقاڵیەوە سەرقاڵ و ئیش و کاریانی ئەمەیەکیان لەوانە ئەوە بوو ئەو مێژووی ژنان بوو دوو ئێمە ئێرە سنتەرێکی توێژینەوە لێکۆڵینەوەیە توێژینەوە لێکۆڵینەوە لەسەر زۆر شتەکەین ئیتر لە زۆر بواری ترا ئەینووسین شتە نووسین ئەمە ئێستا کاری من ئەو لەو بارەیە بە تایبەتی جەختم زیاتر لەسەر مێژووی ژنە